ماوەی هەفتەیەک ئەم خانووی لە پشتمەوە دەڕوخێندرێت کارەکانی ڕاگیرا بوو لەسەر کارێکی مرۆڤ دۆستانە کە کوکوختیەک هێلانێکی کردبوو لە ناو خانووەکەدا. خاوەنی ئەم بینایە هەستا بە ڕاگررتنی کارەکانی بۆ ئەوەی کە هێلانەکە لەو کوکوختیە تێک نەچێت و تاکو توانای فڕینی دەبێت. ئەمڕۆ دەستکراوە بە ڕوخاندنی. من کاکادی باگەکەم بۆی کە لە نزیک ئاگاداری ئەم بابەتەیە کاکادی باسی ئەم بابەتەم بۆ بکەی چۆن بوو ئێوە کە ئەمەتان بینی، چۆن بوو ئەو کارە مرۆڤ دۆستانەیە کە خاوەنی بینایە بەنجامی گەیاند؟ وەڵڵاهی ئەوەی کە من بینیم ڕاستی عادەتەن ئەم بینایە چکا کۆنا هەروەکو حەزکردن حەزمان کرد سەیریکەین. دوایی کە چوونە ناو بیناکە ئەوانە و ئەها سەیرمان کرد ئەو هێلانە کوکوختیەیە. ئێتە ساحەی بیناکە لەوێ بوو وتمان ئەرە خێرە بۆ ڕاوەسای لە ئیشەکە هەفتەیەکە بێ زیاتر ڕاوەساوی. وتی وەڵی لە کاتێوی کە دەرگاکانمان دەرهێناوە و پەنجەرەکانمان لابردو ئەوانە بۆی کە حاز بێ بە شۆفڵ بێڕوخێنین بینیمانم کوکوختیە بەچکەیە. ئیتر بە ساحەبی با بڵێن شۆفڵەکەی وتووە کە ئەبێ ڕایگرین هەتا ئەو کوکوختیە ئەکەوێتە باڵەفڕێ و ئەڕوا. بەس قسەکە لێرە ئەمەیە، یعنی من عەجبایەتیم لێ ئەوەی کە ئەمڕۆ منەی بینم، یعنی ئیسانێکە کوژێ لەسەر شتێکی زۆر، یعنی هیچ لەسەر زۆر شتێکی پڕوپوچ چۆن ئیسانەگاتە ئەو ڕادەیە، یعنی ئەمەش ئیسانە و ئەویش ئیسانە. یعنی من تێناگەم، یعنی عەجبایەتیم لەوە هەیە کە چۆن ئەبێ ئەمە ئاوا بێ. کاکادی ئەمڕۆ کوکوختیەکە فڕی و دەستکرا بە ڕوخاندن؟ بەڵە بەتەئکید بەڵە تاوە ئەوە نییە لە بەیانی ئەو کوکوختیە لێرە نەماوە تر دەستیان کە بە ڕوخاندن.